سڵاتان لەبێ و ئەو کاتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. بەڕێزانم من شێزاستێقم ئەڵلقەیشتنی بەرنامەی فێربوونتان پێشکەش دەکەم. بەڕێزان ئەم ئەڵلقەی بەرنامەی فێربوون قسەکردە لەسەر چۆنەتی دابینکردنی کارەبا بۆ قوتابخانەکان لە ڕێگەی وزەی خۆر. بۆ مەبەستە زۆر بەڕێز مامۆستا حەسەن سامی حەسەن بەڕێوەبەری پلاندانان لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر لەگەڵماندایە. مامۆستا جان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بەڕێزی. زۆر بەخێر مامۆستا. خۆشەویستانم، لە چوارچێوەی پلانی یوسێف بۆ جێبەجێکردنی ئامانجەکانی بەردەوام لە ڕێگەی پرۆژەیەکەوە کارەبا بە وزەی خۆر بۆ ژمارەیەک لە قوتابخانە دابین دەکرێت بە مەبەستی دابینکردنی وزەی پاک. لەو بەرنامەیەدا هەوڵ دەدەین بازدە و پرۆژەیە بکەین، ئامانجەکانی و پرۆژەیە چین، دەستپێکی چۆن بووە و هەروەها چۆنیەتی بەڕێوەچوونی ئەو پرۆژێ و دەرئەنجام و کۆتاییەکەشی بەچ دەگا و چەند قوتابخانە و چەند ناوەندی فێربوون دەگرێتەوە. مامۆستا گیان لەوە دەست پێ بکەین. پرۆژەی دابینکردنی کارەبا لە ڕێگەی وزەی خۆر چۆن بڕیاری لەسەردرا؟ بەڵێ زۆر سپاس. سەبارەت بە دابینکردنی کارەبا یاخود سەرچاوی وزەی خاوێن بۆ قوتابخانەکان لەو سەرچاوی ڕێچکەی کردکەوە کۆمەڵێک ئامانجی نەتەوەی کردوەکان هەیە بۆ پەرەپێدانی بەردەوام لە سەرانسەری جیهان. یەک لەو ئامانجانەش ئامانجی هەفتەمە کە پێ دەڵێن کلین ئینەرژی، کەوا دەکات سەرچاوەیەکی خاوێنی وزە بەردەست بێت. لە چوارچێوەی پلانی ڕێکخراوی یونیسێف لەگەڵ وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر توانیمان ئەم ئامانجە یاخود ئەم گۆڵە بەدەست بێنین لە ڕێی دانانی سیستەمێکی سەرچاوی وزەی خاوێن کە سەرچاوی وزەی خۆرە بۆ ئەو قوتابخانانەی کەوا پێشووتر لەگەڵ پرۆژەی ئەنجومەنی بەڕێوەبردننی قوتابخانە لەسەر ئاستی قوتابخانە کە SBM و قوتابخانەی هاوڕێی ناسراوە بتوانین ئێمە ئەو قوتابخانە داخلی ئەو سیستەمە بکەین. بە خۆشحاڵیەوە لە سەرەتای ساڵی 2022 توانیمان سێ مەکتەب سێ قوتابخانە داخلی سیستەمی سەرچاوی وزەی خاوێن بکەین. لە هەمان کاتریشدا چاودێری بەکارهێنانی سەرچاوی ئاو لە قوتابخانە لە ڕێگەی دانانی چەند سانسێرێکەوە بتوانین ئێمە چاودێری تەواوی ئەو قوتابخانەی بکەین لە ڕووی بەکارهێنانی سەرچاوی ئاو و هەروەها بەدەستهێنانی وزەیەکی خاوێنی سەرچاوی وزە. مامۆستا بەکارهێنانی ئاوی خاوێن و وەروە سەرچاوی ئاو بە شێوەیەکی هەم تەندروست و هەمیش سەردەمیانە بە هەمان شێوە لە پرۆژەی وزەی پاکدا یاخود ئەویان جیاوازە؟ بەڵێ هەمان پاکیجە با بڵێن ئەوەی کە ڕێکخراوی یونیسێف بە سوپاسەوە توانین جێبەجێ بکە بە یەک پاکیج جێبەجێ کردکەوە لە ڕێگەی دانانی داتابیزێک لە قوتابخانە بتوانێت چاودێری ئەو وزە خاوێنە بکات کەوا لە قوتابخانە بەردەست هاتووە و هەروەها چاودێری بەکارهێنانی ئاو بە فیڕۆچوونی ئاویش لە هەمان کاتدا لە ڕێگەی دانانی چەند سانسێرەکە بوو کە توانیمان ئێمە لە قوتابخانان جێبەجێ بکەین کەوا یارمەتی دەرە بۆ قوتابخانە لە ڕێگەی سیستەمێکی ئۆنلاینەوە بەردەوام بەڕێوەبەری قوتابخانە چاودێری ئاوی قوتابخانەکە بکات لە ڕووی بەکارهێنان لە ڕووی بە فڕۆچوون و هەروەها چاودێریکردنی ڕێژەی بابرین خاوێنی ئاوەکە و لە هەمان کاتیشدا پلە گەرمی ئاوەکە دەپێوێت. مامۆستا حەسەن ئەوەی تێبینتان کردبێەوە وەکو بەڕێوەبەری پلاندانان وەکو بەڕێوەبەری پلاندانان ئەو پرۆژەیە بۆچی بڕیاری لەسەردرا؟ بۆ ئەوەی کە قوتابخانەکان زەرور و پێویستی کارەبا بوون یاخود لەوەی کە یوسێف پلانێکە و بەخۆی جێبەجێ دەکەن؟ بەڵێ وەکو ئەوەی کە ئێستا لەوە لە گۆی زەویدا دەگوزارێت پاراستنی سەرچاوەکانی وزەی خۆرە وەکو بنیمە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆبنەوەیەکی بابرین کۆربەندێکی بەرفراوان لە وڵاتی ئیمارات بەڕێوە چوو بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە تێیدا جەخت لەوە دەکاتەوە بۆ پاراستنی سەرچاوەکانی گۆی زەوی. لەو ڕێچکەیەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە حکوومیەکان باوڵێن کار لەسەر ئەو بابەتە دەکەن کەوە بتوانن سەرچاوێکی وزەی خاوێن و هەروە سەرچاوێکی تر بدۆزنەوە هاوکار بێت بۆ پاکڕاگررتنی گۆی زەوی. بۆ لەو سۆنگەیەوە ڕێکخراوی یونیسێف توانی ئەم پرۆژێ جێبەجێ بکات بۆ ئەوەی بتوانین وەکو هەنگاوی یەکەم وەکو پرۆژەی یەکەمین بۆ دابینکردنی سەرچاوێکی خاوێنی وزە ئەم پرۆژێ جێبەجێ بکات. لە هەمان کاتدا بە خۆشحاڵی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان
لە ڕێگەی جێبەجێکردنی پرۆژەی هاوشێوە کە دابینکردنی سەرچاوی وزەی خایەن بوو کە وزەی خۆرە بۆ زیاتر لە 25 قوتابخانە کەوا پرۆژەکە لە فەیز یەکەم بەڕێوە چوو 4 قوتابخانە لە پارێزگای هەولێرکرانە سیستەمی خۆر و هەروەها لە داهاتووشدا ژمارەیە قوتابخانە کە خۆی لە 22 قوتابخانە دەگرێتەوە بە هەمان شێوە بتوانێت ببێتە سەرچاوێکی وزەی خاوێن کە لە داهاتوودا بتوانێت لە قوتابخانەکان بەکاربێت خۆی لە خۆیدا دابینکردنی سەرچاوە زۆربەی زۆر با بڵێن 1990 قوتابخانەکانی هەرێمی کوردستان سەرچاوی کارەبایان تێدا بەڵام لە کات و شوێنی جیاوازدا بەپێی بەردەستبوونی کارەبا ئەو بڕ کارەبای پێویست نابێت لە قوتابخانەدا هەبێت جارەوەی لەوانە کێشەیەکی کارەبا بێت یان کێشەیەکی تەکنیکی بێت کارەبا نەگاتە قوتابخانەکە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم سیستەمەی کە وزەی خۆرە هاوکار دەبێت بۆ ئەو کارەبای لە قوتابخانەدا بەردەستە نابێتە بەدیلی کارەبا وەکو سەرەتا بەڵام وەکو هاوکارێک وەکو یارمەتیدەرێک بۆ ئەو کارەبا لە بۆ قوتابخانە دابینکرا لە کاتی نەبوونی و یاخود کە وەکو دەبین ئێستا کاتی زستانە قوتابخانەکان زوو تاریک دەبن زۆر بێ زۆری قوتابخانەکان داوانی ئەو کارەبا زۆریان بەردەست نەبێت لە ڕێگەی ئەو سەرچاوە جیاوازی کەوا لە تۆڕی نیشتیمانیدا بۆی دابین کراوە بەکاربێنێت بۆیە ئەم سیستەمە دەبێتە هاوکار و پاڵپشتێک بۆ ئەو کارەبای کە بەردەستە لە قوتابخانە بەڵام حەسەن ئەو بڕێکە ئەو پرۆژەیە دابین دەکە بۆ هەر قوتابخانەیەک بڕێکی وایە کە قوتابخانەکە هەم پێداویستەکانی خۆی پێ جێبەجێ بکە یاخود هەر تەنها بۆ ڕووناکردنەوەی بەڵێ ئەم سەرچاوایە وەکو ئەوی ڕێکخراوی یونیسێف دابینی کردیە ئەو سیستەمە 20 ئەمپێر کارەبا دابین دەکات بۆ قوتابخانە بەڵام بە خۆشحاڵی ئەوی وەزارەتی پەروەردە لە پلانێتی جێبەجێ کردی و جێبەجێشی دەکات 6 ئەمپێر کارەبایە وابزانم بڕێکی تەواو ئەگەر 6 ئەمپێر کارەبا لە قوتابخانەیەکدا بۆ ڕووناکردنەوە وەروە بۆ بەکارخستنی ئەو ئامێری پێداویستانێکەوە بۆ کارژێری قوتابخانە پێویستە لە خاڵی هەرە گرنگتریشیان کەوا ڕێکخراوی یونیسێف جەخت لەوە دەکاتەوە ڕووناکردنی دەستشۆر و ئەو شوێنانەی کە تاریکن لە قوتابخانە خاستەن لەو شوێنانی کە قوتابخانەکان تێکەڵاون بۆیە وەکو بەڕێوەبەتی پلاندانان بەردام جەخت لەو کارژێری قوتابخانە دەکەین کەەوە ئەو شوێنانی کە پێویستن دەستنیشان بکرێت بۆی وزەی سەرچاوی خاوێنی ڕووناچی بگاتە ئەو شوێنە ماوس حەسەن دیارە زۆرترینی پێداویستی کارەبا بۆ قوتابخانانە زیاتر پێویستە کە ئێوارانن ئێمە کۆمەڵە قوتابخانەمان هەیە لەوانەیە هەندێک جار بەهۆی پسرانی کارەبا ئەگەر بۆ ماوەی 5 دقیقەش بێ وانەیەک دەفەوتێ ئێوە بۆ هەوڵتان نەداوە ڕاستەخۆ لە قوتابخانانەوە دەست پێ بکەن کە قوتابخانە ئێواران هەم پێویستی زیاتریان بە وزەی کارەبایە هەمیش لەوەی کە وەکو تاقیکردنەوەیەک بە هەمان شێوە لە قوتابخانەکانی تر تاقیکردنەوەکە دەکرێن بەدڵنیایەوە ئەو قوتابخانەنێکەوە کێشەی سەرچاوی کارەبا و سەرچاوی وزیان هەیە ئەو قوتابخانە دەستنیشان دەکرێت لە داهاتوودا بەڵام وەکو باسمان کرد پرۆژەیەکە وەکو پایلۆت فێس جێبەجێ دەکرێت ناکرێت لە قوتابخانێک جێبەجێ بکەیتەوە زۆرترین کێشەی کارەبای تێدا لەبەرەوەی پێشتر دەبی لامان بەدیارکەوێ ئەو سیستەمە پێویستی بە چەندی چاکردنەوە هەیە چەندی سیانە هەیە لەبەرەوەی تۆ دەی کە پاتریەکان بەکاردێنی پاتریش عمرێکی افترازی هەیە کەوا ناتوانانی زۆر کارەبای لە سەحب بکرێت لۆیە تا دەگەینە حاڵەتێکی جێگیر بۆ ئەم سیستەمە دەکرێت لە سەرگشت قوتابخانەکاندا جێبەجێ بکرێت زۆریش ینی ئەو کولفەیە نەکەوێتە سەر قوتابخانە لەبەرەوەی بەستانی سیستەم ئەوە نیە کە سیستەمت بەستا و لەو خەنگاوە ڕابوەستی تاوا سیستەمە ئیش دەکات لەبەرەوەی ئەوە سیانەی دەکەوتناوی وارووا کێشەی کارەبا زۆر جار لە قوتابخانەکان تێکەڵابوونی کارەبا کارەساتی گەورە دەنێتەوە لە ڕووی تێکچوونی بۆردەکەوە بۆیە ئێمە لە ڕێگەی ئەنجامدانی ڕاهێنانێکی کورد بۆ ئەو کارجێری قوتابخانەی کە دەستنیشان کراون چۆن بتوانن کێشە سەرەتاییەکان دەستنیشان بکەن لە سیستەمەکە وارووا پەیوەندی بە لاینی پەیوەندیدارەوە بکەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی کە لەم سیستەمەدا دروست دەبێت مامۆستا و پرۆژەیە وەکو زەنامەت باست کرد هەم دەستپێک وەکو مەسەلەی ئیداریەکان دواتر مەسەلەی جێگا و ڕێگا بۆ دامەزرانی پرۆژەکە و دواتریش چاودێریکردن و سەرپەرشتکردن و سیانەکردن لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر چ بەشێک ئەو پرۆژەیە لە خۆ دەگرێت بۆ ئەوەی هیچ نەبێ مەسەرەن لەو کاتانێک کە پرۆژەکە خەلەلێکی توش دەبێت بەڵێ بەتاکید ئێمە هۆبەیەکمان هەیە هۆبە چاکردنەوەی کارەبا لە سەر بە بەڕێوەبەراتی کارژێریە ئەو هۆبەیە بەردەوام کێشەی کارەبا لە قوتابخانەکان چارەسەر دەکات لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر وەکو دەبینن کە ڕۆژانی ئەنجام بەڕێوەچوونی ئەزمونە کۆتاییەکانی پۆلی 12 زۆر جار کێشەی کارەبا دەبێت تیمی ئێمە بەردەوام لەگەڵ تیمی وەزارەتی کارەبا و بەڕێوەبەراتی گشتی کارەبای هەولێر لە هێڵن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە
بە خۆشحاڵیەوە ئەو تیمە بەردەست دەبن کە لە ڕێگەی ئەو لێژنانەی کە پێکمان هینان بۆ چاودێریکردنەوە قوتابخانانە ئەندامێکی تیمی کارەبای تێدا بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک کە لە قوتابخانە دێتە پێش. مامسا بەدەر لەو پرۆژەیە ئێمە لە هەندێک لە وەرزەکاندا ئەوە لە وەرزی زستاندا دیارە زیاتر قسەکردن لەسەر نەوتە بۆ سۆپا و چاکردنەوەی سۆپاش تا ڕادەیەک ئەو کێشەیە دروست ناکە لەوانەیە هەر بەردەستی قوتابخانەکە بتوان چاپکە بەڵام لە هاویناندا بە تایبەتی لە کۆتایی وەرزی دووەم گەرمایەک دێت کە ئەو گەرمایە لەوانەیە وا لە قوتابی بکە هیچ هەست و بیرکردنێکی بەرامبەر خوێندن و مامۆستا ئەو نەمێنێ لە زۆربەی قوتابخانەکانیش مبەڕیدا هەیە فێنکەرەوە هەیە ئێوە هەوڵتان نەداوە بەدەر لە مبەڕیدا بە سیستەمێکی واکە بتوانین بڕێکی کارەبای زۆری سەرف نەخا و ئامێرەکانیش دابجرسێ و بە تایبەتی سپلیت و ئەو ئامێرانە فێنکەرەوە کە بتوانن بەو سیستەمە کار بکە. بەڵێ بەردەوام وەزارەتی پەروەردە لە هەوڵی وەداکەوە ئەو کێشانە چارەسەر بکات کە کێشە گەرمای هاوینە بەخۆشحاڵیەوە دانین کە کۆتایی ساڵی خوێندن ناگاتە ڕادەیەکەوە زۆر گەرم بێت. ساڵانی پێشووتر لە بەربارودۆخی کۆڕۆنا ماوەی خوێندن درێژکراوە کە تەماوەیەکەوە زۆر گەرمی بەڵام چەندین ساڵەکەەوە ئەمە تێبەنیمان کردووە ناگاتە ئەو گەرمایە لە مانجی 5 کۆتایی پێدەدلوە لە کۆتایی مانجی 6دا بە یەکجار دەرگای قوتابخانەکان دادەخرێت کەوا کاتێکی زۆر گەرما بکات. بەڵام بیرۆکە زۆرن پلانمان بۆ سیستەمە داناوە کەوا بە شێوەیەکی جیاوازتر بتوانین لە شێوەی دانانی دکت بێت یان هەر ئامرازە چیرکە بێت. بەڵام ئامانجی ئێمە ئێستا لێرە ئەوەیە کەوا سەرچاوی وزەی خاوێنە ئەو سیستەمی کە دانراوە ناتوانێت ئەم فێنکەرەوانە کار پێ بکات لەبەرەوەی ئەو بڕێکە دابین کراوە 20 ئەمپێرەوە یاخود ئەو 6 ئەمپێرێک کە لە وەزارەتەوە دابین کراوە بۆ کارپێکردنی ئەم فێنکەراوانە لەوانەیە کار لە تەمەنی دیاریکراوی پاتریکە بگەینن وەکو دەزانێت کە ئەم سیستەمە زۆر بێ زۆری ماڵەکان هەرێمی کوردستان بەکاری دێنن لەو کۆمپانیای کە پاتریکەت پێ دەفرۆشی ئاگادار دەکاتەوە کەوا چەندین زۆرترین پاوەەر لە پاتریکە سەحب بکرێت ئەو کاتە تەمەنی پاتریکەت کورتتر دەبێت بۆیە بۆ درێژترین ماوەی تەمەنی پاتری پێویستە کەمترین کارەبای وەربگیرێت هەمان ئامانجە بۆیە لە قوتابخانەکانیش ئێمە ناتوانین ئەو هۆیانێکەوە پێویستیان بە کارەبای زیاتر هەیە بتوانین بەکاربێن. مامۆستا باس لە ئاو کرد جگە لەوەی ئەو قوتابخانانەی کە ئێستا چەند قوتابخانەیەکن ئەو سیستەمە دەیانگرێتەوە بەڵام بەگشتی قوتابخانەکانی تر تا چەند ئێوە یاخود بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری هەیە لەسەر پاچی و تەندروستی ئاوی قوتابخانەکان بەتایبەتی لە ڕووی مەسەرەن کوارێتی خەزانکردن و هەڵگرتنی بەکارهێنانی بۆڕیەکان ئەو شوێنانێک کە مەسەرەن قوتابیان لێی ئاو دەخۆنەوە یاخود ئاو بەکاردێن. بەڵێ بەدڵنیایە وەکو کاری بەڕێبەتی پلاندانانی پەروەردەی وەرە بەڕێبەتی گشتی پەروەردەی هەولێر ساڵانە پێشکرانەوەی دەرگای قوتابخانەکان جەخت لە کارجەری قوتابخانەکان دەکەینەوە کەوە تانچی ئاوەکانیان پێویستە تاقیم بکرێت و هەروەها بشورێت و ئامادە بێت بۆ بەکارهێنانی قوتابی. زۆر جار داواکاریمان دێتە پێش کە سەبارەت بە گۆڕین تانچی ئاوە جەخت لە بەکارهێنانی سەرچاوێکی تانچی دەکەین کەوا تەمەنی درێژ بێت لەوانە تانچی ستیل یەک لەوانەیە کەوا زۆربەی زۆری قوتابخانەکان هەم لە ڕێگەی پرۆژەکانی یونیسێفەوە کە ئەنجومەنی بەڕێوەبردننی قوتابخانە لەسەر ئاستی قوتابخانە بابلێکی SPMە ئەو بڕگەی کە زۆرترین پەسەندی لەسەر دەکەین ئێمە چاکردنەوەی دەستشۆرەکانە گۆڕین تانچی ئاوەکانە نەوەروەها دانانی فلتەری ئەو لە هەمان کاتدا بۆ بەڕادی قوتابخانە بەردەوام ئێمە وەکو بەڕێوەبەری پلاندانان کارمان لەسەر ئەو بابەتە کردووە و هەروەها ڕێگەمان بە تیمەکانی بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەولێر داوە بەردەوام پشکنین بۆ ئاوەکانی قوتابخانە بکەن و هەروەها ڕێکاری و ڕێنمایی پێویست بدرێتە قوتابخانە کە بتوانین بە شێوەیەکی باشتریش ئاوێکی خایان پێشکەش قوتابیان بکرێت. بە خۆشحاڵیەوە ئەو سیستەمە وەکو باسم کرد سیستەمێکی چاودێری ئاوی تێدا بەکارهێنان کەوا مامۆستا یاخود بەڕێوەبەری قوتابخانە لە کاتی دروستبوونی کێشەیەک لە بەکارهێنانی ئاو دروست دەبێت کارجێری ئاگادار دەکاتەوە کەوا کێشەیەکی بە فیرۆچوونی ئاو هەیە لە ڕێگەی ئەو ئەپلیکیشن و وێبسایتەوە دەتوانین داخلی قوتابخانەکەی خۆی بێت لە ڕێگەی سنسۆرەکەەوە بتوانێت بزانێت کێشەیەک هەیە. زۆر جار دەبینین کەوا کێشەیەکی دروست شکانی بۆ ڕێە
کە بەتەکیت بەرەو سەرماکانی دستان دەڕۆین ئێمە زۆر جار کێشەی شکانی بۆ ڕی هەروەها تەقینی تانچەکانمان وا دەکات قوتابی لە قوتابخانە بێ ئاو بێت بەڵام لە ڕێگەی ئەو سنسەرەوە کە لە قوتابخانە بەستراوە دەکرێت ئێمە چاودێری قوتابخانەکە بکەین و هەروە بەڕێوەری قوتابخانە بزانێت ئایا قوتابخانەکەی بەیانی کە دەرگای قوتابخانە دەکرێتەوە ئاوی تێدا یاننا بۆیە بخۆش حاڵی ئێمە هەر لە هەوڵدا ژمارە قوتابخانەکان زیاتر بکەین بۆی بتوانین زۆرترین سوود بە قوتابی بین وەکو ئامانجی وەزارەتی پەروەردە و بەڕێباتی گشتی پەروەردەی هەولێر باشترکردنی ژینگەی قوتابیە لە هەموو کاتێکدا. مامۆستا ئەو پلانە دیارە پێویستی بە وەکو جەنابەت باست کرد چاودێریکردن هەیە بەتایبەتی بەڕێوەبەر و دواتریش ئێوە بۆ کولایانی بەرپرس ئەوەش کە پێویستی بە ئەنتەرنێت هەیە ئەو هێڵی ئەنتەرنێتە دابین کراوە یاخود بەڕێوەبەر هەر لە ڕێی ئامێرەکەی دەستی خۆی و چاودێری دەکات چۆنە؟ بەڵێ ئەو ئەنتەرنێتێکەوە پێویستە بۆ سیستەمی چاودێریکردن لە چوارچێوی پرۆژەکانی یونیسێفەوە بۆ ماوەی ساڵێک دابین کراوە کە دواتر پێویستە لەلایەن بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر نوێ بکرێتەوە. ئێمە هاوکاری قوتابخانەکان دەبین بە شێوازی نوێکردنەوە و هەروەها ئەو میکانیزمەی کەوا زیاترین باندی ئەنتەرنێت بدات بە قوتابخانەکە بە هاوکاریان بڵێ. مامۆستا سیستەمی ئیپەروەردە یەک لەو سیستەمە هەرە پێشکەوتوانەیە کە وەزارەتی پەروەردە حکومەتی هەرێمی کوردستان شانازی پێوە دەکات یارە بەردەوامیش ساڵانە لە فراوانبووندایە ئەو پرۆژەی کە جەنابەت باسی دەکەی تا چەند لە ناو سیستەمی ئیپەروەردەدا جێی دەبێتەوە یان سیستەمی ئیپەروەردە چۆن دەتوانێت برەو بەو پرۆژەیە بدات و ئێمە لە ناوەندەکانی خوێندن چۆن لە ڕێی سیستەمی ئیپەروەردە بتوانین ئاگامان لەو پرۆژەیە بێت. لە ڕووی تەکنۆلۆژیاوە هیچ شتێک بەحاڵ نییە زۆر ئاسانەکەەوە بکرێت ئەو سیستەمە لەگەڵ سیستەمی ئیپەروەردەی قوتابخانە لێک بدرێت کەوا بتوانێت بەڕێوەبەری قوتابخانە بە هەمان شێوە چاودێری سیستەمی بەکارهێنانی ئاو بکات بەڵام بۆ جێبەجێکردنی پرۆژێ هاوشێوی پێویستمان بەو سێنسەران دەبێت کەوا لە قوتابخانەکان جێگیر دەکرێت لەسەر بابلێن ئەو سێنسەرەی کە لە ناو تانکی ئاوەکەیە ئەو سێنسەری لەسەر مزەخەی قوتابخانەکەیە و هەروەها ئەو سێنسەرێکەوە لە ئەو شێرانەیە کەوا قوتابی بەکاردەهێنن بۆ دیاریکردنی ڕێژەی ئاو بەدڵنیاییەوە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەیەکی هاوشێوە دەکرێت ئێمە لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئەم دوو سیستەمە پێکەوە گرێ بدەین بتوانێت بەڕێوەبەر یان کارژێری قوتابخانە چاودێری سیستەمی ئاوی خۆی بکات. بەڵێ مامۆستا هەر لەسەر ئیپەروەردە چ بەشێکی نوێ بۆ ئەو ساڵ کراوەتەوە وەکو ئەوەی کە لە سیستەمی ئیپەروەردەدا ئاماژەی پێکراوە کە یەکێک لەو سیستەمانێکەوە زۆرترین خزمەتی بە بواری پەروەردە کردووە لەگەڵ سەرەتای دەست بەکاربوونی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دوا خزمەتگوزاری کە خراوەتە بەردەستی هاوڵاتیان بە ڕیزبەند یەکەم ئەویش ئی بەدواناچوونەکەەوە هاوڵاتی دەتوانێت یاخود ئەو کەسێک کە کارێکی لە وەزارەتی پەروەردە هەیە بتوانێت نووسراوەکەی خۆی بە ئاسانی بدۆزێتەوە هەروەها ڕێژەی بەدواداچوون بۆ بەڕێوەچوونی پرۆسەی جێبەجێکردن لەسەر نووسراوەکەیدا چاودێری بکات کە ئێستا بە خۆشحاڵی ئەو نووسراوانی لە وەزارەتی پەروەردەوە دادەبەزن بۆ بەڕێباتی گشتی پەروەردەی هەولێر QR کۆدێک لەسەرە لە ڕێگەی ئەو QR کۆدەوە دەتوانێت هاوڵاتیان ئەو کەسێک کەم عاملەی هەیە QR سکان بکات و بزانێت نووسراوەکە ئایا لە چه قۆناغێکدایە. بەڵێ مامۆستا حەسەن پلانەکانی بەڕێباتی گشتی پەروەردەی هەولێر وەکو ئەوی کە ئیعلان کرا وەکو ئەوی کە پلاندانرا بۆ ساڵی 23-24 بە هەمان میکانیزم شێواز دەڕوات هیچ کێشەیەک نابێت. بەڵێ بە خۆش حاڵیەوە ئێمە بەردەوام پلانی خۆمان ئامادە دەکەین و ئەوەی ئێستا کەوا لە بەردەستمانە پلانێکی 3 ساڵەیە بۆ پەرەپێدانی کەرتی پەروەردەی لە پارێزگای هەولێر بە سوپاسەوە لێرەش کە ڕێکخراوی یونیسێف ڕۆڵێکی باڵای هەبوو لە ئامادەکردنی پلانەکە کەوا لەگەڵ سیاسەتەکانی وەزارەتی پەروەردە یەک دەگرێتەوە لە هەمان کاتیشدا دەبێتە هۆکارێک بۆ پەرەپێدانی کەرتی پەروەردە بەگشتی لە پارێزگای هەولێر. ئەم پلانە لە ڕێگەی دەستگای کامبریجی بەریتانیەوە هەڵسەنگانی بۆ کراوە و لە ماوەیەکی نزیکدا دەخرێتە بەردەستی بەڕێباتی گشتی پەروەردەی هەولێر کەوا بتوانین زۆرترین خزمەت بە بواری پەروەردە لە پارێزگای هەولێر بکەین و هەروە کار لەسەرەوە بکەین لە داهاتوودا خزمەتی زیاتر بە بواری سیاسەتی تێکەڵبوونی وەزارەتی پەروەردەیە ئەو قوتابخانەیەکەوە قوتابی خاوەن پێداوەستی تایبەتە و هەروەها ڕێهێنانی پێویستە بۆ مامۆستایان و کارژێر قوتابخانەکان هەمووی لەو پلانە جێکراوەتەوە.
بە خۆشحاڵەوە لە ماوەیەکی نزیکدا ئەم پلانە دوای پەسەندکردنی ڕووە زانستەکەی با بڵێن لە ڕووی زانستیەوە لەلایەن دەستگای کامبریجی بەریتانیەوە و هەروەها بە پاڵپشتی ڕێکخراوی یونیسف ئەم پلانە پێشکەشی وەزارەت بکرێت وەکو پلانی پەرەپێدانی کەرتی پەروەردە لە پارێزگای هەولێر. مامۆستا هەمیشە دەگوترێ تەلاری قوتابخانەکان وەکو پێویست شوێنی قوتابیان نابێتەوە. دیارە پلانی وەزارەت ئەوەیە کە ژمارە قوتابیەکان تا چەند بکرێت کەم بێ، بە تایبەتی نەگاتە ڕێژەی چل قوتابی لە پۆلێکدا 50 قوتابی بە. ئێوە پلانتان چییە بۆ ئەوەی ساڵانە بە بەردەوامی قوتابخانەکان دیارە گۆڕەپانی زۆر زیادیان هەیە، زەوی زیاد هەیە لە دەور پشتی قوتابخانەکان، یاخود زۆر گەڕەکەیە هەر شوێنی تایبەت بۆ قوتابخانە جێهێڵدراوە. پلان چییە بۆ ئەوەی گرنگی بە دروستکردنی تەلاری تازە و نوێکردنەوە و زیادکردنی ژوورەکان بدرێت؟ بەڵێ بەدڵنیایەوە کەوکو ساڵی پاربینیمان لە ڕێگەی ئەو سەرچاوەدارەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێری دابین کرد، توانیمان ژمارەیەکی زۆر ژووری زیاد و یاخود پۆلی زیاد بۆ قوتابخانەکان دابین بکرێت کەوا وای کرد ڕێژەی قەرەباڵغی قوتابخانەکان واخود با بڵێن پۆلەکان کەمتر بکاتەوە. بە خۆشحاڵی ئەم ساڵیش ڕەزامەندی وەرگیراوە بۆ دروستکردنی 100 هۆبەی نوێ بۆ ئەو قوتابخانانەی کەوا هۆبەکانیان قەڵەباڵغن. بە هامەهەنگی لەگەڵ بەرەبراتی بیناسازی لە هەفتەی ڕابردوو توانیمان پلانێک دابنین بۆ ئەوەی کە بتوانین دروستکردنی ئەو 100 ژوورە بکەوێتە بوارێت جێبەجێکردن لە ماوەیەکی نزیکدا. هەڵبژاردننی ئەو قوتابخانانەی کە پێویستی بە فراوانکردن هەیە لەسەر بنچینەی ڕێژەی زۆری قوتابیانە. بەدڵنیایەوە ئێمە ئەو ئامارەی کە لە بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان داوا دەکەین بەدەستمان دەگات کەەوە ئەو قوتابخانانەی کەوا زۆرترین ژمارە قوتابی تێدا و لە هەمان کاتیشدا هۆبەکانیان قەڵەباڵغن. قوتابخانەمان هەیە ڕێژەی قوتابیەکی زۆری تێدا لە ڕێگەی دروستکردنی ئەم پۆلانەوە ئێمە دەتوانین ڕێژەکەدا بەزێنین بە بەکارهێنانی گۆڕەپانی قوتابخانەیە بە بەکارهێنانی ئەو شوێنانەیە کەوا لە بنەڕەتدا لە دروستکردنی قوتابخانەکەدا حیسابی دروستکردنی پۆلی زیاد لۆکرایە. لە کاتێکدا ئێمە وەکو پلاندانان ئەوەی تێبینیمان کردووە زیادکردنی با بڵێن زیادبوونی ڕێژەی دانیشتوان ڕێژەی زیادبوونێکی چاوەڕەوە نەکراوە. ئەو گەڕەکانی کەوا تازە ڕەزامەندی دروستکردنی خانوویان بۆ دەردەچێت لە ماوەی 2 ساڵدا ژماری خانووەکان لەوانی لە 100 بگاتە 500 دەگاتە 1000 کەوا ئەم ژمارەیە چاوەڕوان نەکراوە. هیچ دەستگایەک ناتوانێت تەخمینی ئەو ژمارە زۆرە بکات بۆی بتوانێت قوتابخانە داهاتوو دروست بکات. بۆیە ئێمە لە هەوڵی بەردەوام داین بە سوپاسەوە وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیران بەردەوام لە هەوڵی جدیدان بۆەوەی بتوانێت بودجێکی بەردەست هەبێت بۆ دروستکردنی پۆلی زیاد. مامۆستا بەگشتی پلانەکان زیاتر کامە بازنەدەگرێت، بازنەیەک و 2-3 بنەڕەتی یاخود قۆناغی ئامادەیی دەگرێتەوە؟ بەڵێ ئەمە وەکو پلانی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر قۆناغ بە قۆناغ پلانی تایبەتی خۆی هەیە، بەڵام لە کاتی پێویستیدا جیاکاری ناکرێت لەوان قۆناغی بنەڕەتی و قۆناغی ئامادەی لەبەرەوەی ناوەندی خوێندن لە هەموو کاتێکدا پێویستە قوتابی لە شوێنێکی ئارام و هەروەها لە شوێنێک بی کەوا گونجاوی بۆ خوێندنی خۆی تێدا ئەنجام بدات. بەڵام پێشینەکان بۆ قوتابخانەی با بڵێن ئەوانەی کە بنەڕەتی زیاتر قەڵەباڵغیان تێدا ڕوودات وەکو دەبینن بەپێ ئامارەکان لە قۆناغەکانی با بڵێن پۆلی 1 و 2 3 کە بازنەیە کەمە قەڵەباڵغێکی زۆر ڕووی داوە، بۆیە هەوڵ دەدرێت هەوڵێکی جدی درراوە بۆ ئەم بابەتە کەوا کێشەی ئەم قەرەباڵغەیە لە قوتابخانەکاندا چارەسەر بکرێت. بەڵێ مامۆستا حەسەن گەیشتە کۆتایی بەرنامەکە دەمەوێت دو قسەی جەنابەت هەم لەسەر پرۆژەکەم پرۆژەی کە باسمان کرد هەمیش لەسەر پلانی ئێوە بەگشتی دو قسە. زۆر سوپاس. دوا قسەی من ئەوەیە کەوا هەوڵی ئێمە وەکو بەڕێوەبەری پلاندانان و هەروە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیران خوڵقاندنی کەشێکی پەروەردەیی گونجاوە بۆ قوتابی کەوا لە زۆربەی زۆری ڕاهێنانەکان لەگەڵ کارجێڕی قوتابخانە و مامۆستا بەڕێزەکانی قوتابخانە ئامانجمان وایە کەوا قوتابی چاق بێت. هەندێک بنەما هەیە کەوا لە قوتابخانەکانی هاوڕێ جێبەجێ دەکەین ئێمە کەوا قوتابی چاقە، قوتابخانە دەبی بەرفراوانی هەبێت، هەموو شێوازە قوتابیەک قبول بکات، ئەوەی کە خاوەنی پێداویستی تایبەتە ئەوەی کەوا پێویستی تایبەتی هەیە لە هەمان کاتیشدا قوتابخانە دەرگای کراوە بێت بۆ هەموو قوتابیەک. بۆیە لە کۆتاییدا
سەرچاوەکانی وزەی خۆر تەنانەت لە ماڵەوەش بتوانێت ببێتە ڕێنیشاندەری بەخێوکەری خۆی کەەوە بتوانێت دەست بە بەکارهێنانی سەرچاوی کارەبا بێت سەرچاوی ئاو بێت ببێتە ڕێنیشاندەرێکەوە بکرێت ئەو سەرچاوانە بپارێزێت بۆیە زۆر سپاسان دەکەم بۆ ئەو زۆر سپاس بەڕێزان و خۆشەویستانم ئەم ئەڵلقەی بەرنامەی فێربوون قسەکردن بوو لەسەر پرۆژەی دابینکردنی کارەبا بۆ قوتابخانەکان لە ڕێگەی وزەی خۆر کە لە چوارچێوەی پلانی یونسێف ڕێکخراوی یونسێفە بۆ جێبەجێکردنی ئامانجەکانی بەردەوام لە ڕێگەی پرۆژەیەکەوە کە کارەبا واتە وزەی پاک دەگەیەندرێت بە قوتابخانەکان. بۆ ئەمە بەسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن سامی حەسەنمان کرد کە بەڕێوەبەری پلاندانانە لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر. زۆر سپاس مامۆستا ژیان دووبارە. سپاس بۆ بەڕێزان و خۆشەویستانم تا ئەڵلقەی شتی بەرنامەی فێربوون لەگەڵەوەی بەڕێز خۆشەویست بێک دەگەینەوە. بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.